بەناوی خۆی گەورە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خۆی پەروەردگارتان لێبێ. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ئاسۆکانی هزر لە ئامادە و پێشکەشکردنی سنتەری زاهی بۆ لێکۆڵینەوەی فکری بە خزمەت ئێوەی بەڕێز دەگەینەوە بۆ تاوتوێ و مناقەشەکردن یا گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی فکری گرنگ کە یەکێکە لە ضروریات و پێویستیەکانی واقعی فکری و ڕۆشنبیری ئیسلامی چ لە ناوخۆی کوردستان و چ لە دەرەوەی کوردستان. بۆ ئەم ئەڵقەی بەرنامەی ئاسۆکانی هزر بابەتێک تاوتوێ دەکەین بە ناوی منهەجیەتی ئیسلامی کە یەکێکە لەو بابەتانەی دەتوانین بڵێن لە ناوڕاستی سەدەی ڕابردووەوە گرنگیەکی تایبەتی پێدراوە لایەن زانایان و بیرمەندانی ئیسلامیەوە. لەم ئەڵقەیەدا پشت بەخوای پەروەردگار بە حزوری هەرێک لە بەڕێزان دکتۆر ئازاد عەلی ئیسماعیل مامۆستای زانکۆ و ڕاوێژکاری ئەکادیمی سنتەری زاهی بۆ لێکۆڵینەوەی فکری و هەروەها دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زاهی بۆ لێکۆڵینەوەی فکری باز لە منهەجیەتەکەین، باز لە ناساندن و پێناسەی منهەجیەتەکەین، باز لە تایبەتمەندیەکانی منهەجیەتی ئیسلامی دەکەین و ئینشاءڵڵا باسیش لە نیشانە و بنەماکان و پایەکانی منهەجیەتی ئیسلامی دەکەین بۆ ئەوەی لای هەموو لایەک ڕوون بێ. بەخێر بێن دکتۆر ئازاد، دکتۆر سەباح. پێمان خۆشە وەکو سەرەتایەک سەبارەت بە ناساندنی منهەجیەت بەڕێز دکتۆر ئازاد دەنابێت پێمان بڵێ منهەجیەت وەکو زاراوەیەک پێناسەکەی چییە و پاشان منهەجیەتی ئیسلامی مەبەست پێی چییە و ئەگەر بکرێ دەرفەت هەبێ پێشمان بڵێ تایبەتمەندیەکانی ئەم منهەجیەتە ئیسلامی کە ئێمە دەمانێت باسیکەین چییە؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. لە ڕاستیدا وشەی منهەجیەت لە وشەی منهەجەوە هاتیە کە وشەیەکی عەرەبیە و وشەیەکی حقیقەتەن ئەسیلی قورئانیشە کە لە ئاەتی قورئانی پیرۆزکە فەرمووی لكل منكم جعلنا شرعة ومنهاجا. منهاج یاخود منهاج وشەیەکی عەرەبیە کە لە ڕووی زمانەوە نیە بەمانای ڕێگادێ، ئەو ڕێگایە کە کەسێک دەگەین تا مەبەست و ئامانجەکەی خۆی. وشەی منهەجیەتیش لە خودی وشەی منهەج هاتیە. جا مەبەستمان لە منهەج حقیقەتەن ئەو بنەما فکریانەیە کە ئاراستەی فکر و عەقڵی مرۆڤ دەکەن لە کاتێک کە مامڵە لەگەڵ معریفەت دەکات، چ لە ڕووی بەرهەمهێنانی معریفەتەوە، چ لە ڕووی شتیکردنەوە و هەڵسەنگاندنی، چ لە ڕووی پیادەکردن و جێبەجێکردنی لە سەر ئاستی لە واقعدا. کەواتە منهەجیەت بەمانای ئەوە دێت کە زانستی منهەج. لە زمانی ئینگلیزی وشەی مێثۆدمان هەیە، مێثۆدۆلۆجیمان هەیە. وشەی مێثۆد منهەجەکەیە، وشەی مێثۆدۆلۆجی واتە زانستی منهەجیەت. نەک تەنیا با بڵێن بە کامە ڕێگادا بڕۆی، بەڵکو چ لەسەر ڕێگایەکە هەیە، چ لەگەڵ خۆت بۆ ئەو ڕێگایە ببەی. کەواتە لە ڕاستیدا مێثۆدۆلۆجی بەبەستی علمی منهەجە بکە مەبەستمان منهەجیەتە و منهەجیش بریتیە لە کۆی ئەو گوتمان بنەمە فکریانەی کە ئاراستەی فکری مرۆڤ دەکات. کە دەین باسی منهەجیەتی ئیسلامی دەکەین، قسە لەسەر کۆی ئەو بنەمە فکریانە دەکەین کە لە جیهانبینی ئیسلامەوە وەرگیراون، کە تایدا بە چ ڕێگایەک ئیسلام توانیتی مامڵە لەگەڵ معریفەت بکات. ئەو شێوازانە چین، ئەو ئامێر و ئەدەوات و ئەمرازانە چین کە لە جیهانبینی ئیسلامیەوە بەکاردێن بۆ وەرگرتنی معریفەت و زانیاری، چۆنیەتی شیکردنەوەی، چۆنیەتی هەڵسەنگاندنی بۆ بەدەرخستنی ئەوەی کە دروستە لەوەی ئەوەی کە نادروستەوە، پاشانیش چۆنیەتی جێبەجێکردنی لەسەر ئەرزی واقع. جا بەگشتی بۆ چوونی یاخود باڵێ منهەجیەتی ئیسلامی دەکرێت بەو شێوازە پێناسەک بکرێت کە بریتیە لەو بنەما فکریانەی کە لە جیهانبینی ئیسلامیەوە هەڵهێنراون سەبارەت بە چۆنیەتی مامڵەکردن لەگەڵ معریفەت لە ڕووی بەرهەمهێنان، لە ڕووی شیکردنەوە و هەڵسەنگاندن، هەروەها لە ڕووی پیادەکردنەوە. یعنی لێرە دەتوانین بڵێن ئەگەر بابەتی منهەجیەتی ئیسلامی بەستینەوە بە تعریفی زاراوەکە، خودی زاراوەکە وەکو منهەج، ئەوە دەگەێنێ بە قسەکانی بەڕێزیشت کە مەسەلەی منهەجیەتی ئیسلامی چۆنەڵێ گرتنەبەری ڕێگایەکی ئاسانتر و وازەحتر و کورتترە بۆ ئەوەی کە تۆ
بتوانی بە شێوەیەکی ئاسانتر تحقیقی مەقاصدی ئیسلامی بکەین بە بەس سەرەکیەکانی ئیسلام و دووربی لە هەڵە و کەموکورتی لە خوێندنەوەی ڕووداوەکان لە تێڕوانین بۆ جیهان بۆ ئەو واقعانەی کە هەن بۆ بەتایبەتی لە بڵێن لە هەموو بوارەکانیشە. بەڵێ وایە تەنیا شتێک زیاد دەکەم مەرزنیە ئەو ڕێگایە کورت و ئاسانبی دەکرێت ڕێگایەکی درێژ بێت ماندووبوونێکی زۆری بووێ و لە ڕاستیدا وەتی دەگەم ئەو یەک لەو هۆکارانەیە کە وای کردووە زۆربەی خەڵک یاخود ئەوانەی کە لە بواری فکری ئیسلامیش ئیش دەکەن کەمتر خۆیان لە قەرەی مەسائیلی منهەجیەتی ئیسلامی بدەن چونکە بابەتێکی ماندووبوونێکی زۆری دەوێت قوڵاییەکی زیاتری دەوێت لە بیرکردنەوە بە پێچوانەی ئەوەی کە با بڵین پێچوانەی قوڵایی منهەجیەت زۆرێک لە سەطحیەت و ڕووکەشی لە خیتاب کە دەکرێتەوە ئیش لەسەر با بڵین لە خیتاب و قسەکردن یاخود لە نووسینیش بۆ خەڵک زیاتر ڕەچاوی ئینفعال و هەست و سۆزی خەڵک بکەی لەوەی کە هەوڵ بدەی بیر و مێشتیان بوروژێنی. بەڵێ بەڵێ ئەگەر بێن باسی تایبەتمەندیەکانی ئەو منهەجێتە ئیسلامی بکەین ینی توانین پێمان بڵێ تایبەتمەندی خەسایسی ئەو منهەجێتە ئیسلامیە لانی کەم ئەوەی ئێستا گەڵاڵک کراوە بەشێک لە زانایان و بیرمەندان کۆکن لەسەری چین. بەڵێ لە ڕاستیدا پرۆسەی گەڵاڵەبوونی منهەجێتێکی ئیسلامی تا ئێستا نەگەیشتووەتە خاڵی کۆتایی واتە تا ئێستا لە بواری پرۆژەدایە ڕاستە نزیکەی 30 ساڵێکە ئەو پرۆژەیە یاخود لەوانەیە هەندێک ڕێگوڕیشەی پێش 30 ساڵیش بگەڕێتەوە بەڵام تا ئێستا نەگەیشتووەتە ئاستێکی کۆتایی بەڵام هەروەک بەڕێزت باست کرد چەند خەڵێکی گرنگ هەیە لە منهەجێتی ئیسلامی یەکەمین با بڵێن منهەجی قراءەتەینە دوو خوێندنەوە ئەویش ئەوەیە کە تۆ بە پشت بەستن بە زانین یاخود بۆ گەڕان بە دوای معریفەت تەنیا پشت بە تێکستە ئاینەکان نابەستی ئێمە کتابی مەستوور و کەونی منظورمان هەیە واتە ئەو با بڵێن ئەو تێکستە ئەو وحیەکە لای خواوە هاتووە کە خۆی لە قورئانی پیرۆز و سنەتی دروستی پێغەمبەر دوردی خوای لەسەر بدەبینتەوە هەروەها لە الکەون المەنظور هەموو ئەو بوونەوەرەی کە لە دەرەوەی ئەودارە لە ڕاستیدا فکری با بڵێن فکری مەسیحی تووشی ئەو کێشەیە بووە فرانسیس بیکۆن لە یەک لە کتێبەکانی باسی چیرۆکێکی سەیر دەکات کە ئەوش دەڵێ لە سەدەی 15 قەشەکان کۆبوونەوە بۆی وەڵامی پرسیارێک بدەنەوە کە ئەویش ئەوەیە ئەسب چەند ددانی هەیە گەڕان هەموو کتابە ئاینیەکانیان هێنا تەمەشایان کرد یعنی وەڵامێکە نەدۆزیەوە کە ئەسب چەند ددانی هەیە اینجا باز دەکات دەڵێ قەشەیەکی گەنج هات لە دانیشتنەکە بوو تەمان چەند ڕۆژێک دانیشتن و وەڵامیان نەدۆزیەوە گوتی من پێشنیارێک دەکەم کە بچین ئەسپێک بێنین یعنی ددانەکانی بژمێرین اینجا ئەوەی سەیرە فرانسی بیکۆن دەڵێ کە قەشەکان گویان لەوەی بوو هەر زۆر سەریان سوورما زۆر بەناشرنی جوێنیان بەو گەنجەیدا گوتیان تۆ چۆن دەتەوێت زانیاری لە دەرەوەی تێکستەکان بدۆزیەوە جا حقیقەتەن فکری ئیسلامی ئەو قۆناغی تێپەڕاندووە کە تۆ تەنیا زانیاریەکان لە قورئان بدۆزیەوە طبعاً هەندێک زانیاریە تەنیا لە قورئان دەدۆزرێتەوە بەڵام هەندێکی ترێت تۆ دەبی بگەڕێ بە دوای واقع بەڵام بەو ئامراز و ئامێر و ئەدەواتانەی کە قورئان بە مرۆڤەکە دەبەخشی چۆن بێجگە لەو خاڵی جیهانی بینرا و جیهانی نەبینراومان هەیە عالم الغیب ئەو یاخود عالم الغیب والشهادە منهەجێتی ئیسلامی ئیش لەسەر غیب ناکات بەتایبەتی ئەو غیبەی کە پێ دەڵێن غیبی گەورە یاخود ئەو غیبەی کە ئێمە ئەداواتێک و ئەمرازێکمان لەبەردەست نییە بۆ ئەوی بیدۆزینەوە هەر بە غیب دەمێنێتەوە بەڵام غیبی دووەمان هەیە کە غیبی بچووکە ئەویش ئێمە نایزانین چونکە ئەدەواتمان نییە بەڵام کە ئەدەواتمان لا فراهام بوو ئەو کاتی دەتوانین بیدۆزینەوە بۆ نمونە 500 ساڵێک پێشستا خەڵک نەیدەزانی ڤایرۆس چییە میکرۆب چییە غیبێک بوو بەڵام کە مایکرۆسکۆبی وردبین دۆزراوە ئەو غیبە بووە شەهادە جا عەقڵی ئینسانی موسڵمان ئیش لە جیهانی شەهادە دەکات هەروەها یەک لەو خاڵانەی تریش کە دەتوانین باسی بکەین لە سیماکانی منهەجێتی ئیسلامی مەسلەی مەقصد و بەرچاوگرتنی
ئەو ئامانجوو ئەو مەبەستە گرنگانەیە کە ئاین هێناوێتی و چۆن ئەو مەبەستانە چوارچێوەیەکی با بڵێن فکری دروست دەکات کە وا دەکات مرۆڤەکە لە بیرکردنەوەکەی بەهڵەدانەتی جا ئەو خاڵانەی باسم کرد دەتوانین بە چەند سیما سەرچیەکانی منهجێتی فکری ئیسلامی بزانین. زۆر باشە، زۆر سپاس دکتۆر سەباح. پێمان خۆش بوو ئەو دەواازەیە چکە بابەتەکە و کۆڵی بابەتێکی تا سالاسێکی نخۆی یا باسەکرێت دێ بە مفەسەڵ وەکو ڕێز دکتۆر ئازاد باسی کرد. پێمان خۆش جەنابیشت باز لە ئەهەمیەت و گرنگی بیرکردنەوەی منهجیانەیە هۆشیاری منهجیمان بۆ کە لە هەموو کار و پرۆژەی ئیسلامیە بە جانبی تیۆریەکەیەوە بە جانبی عملیەکە شوێت توانین بڵێن کای فکری سیاسی ئەدەبی هوەری هەموو کایەکانیەوە گرنگی چییە بۆ ئێستای کاری ئیسلامی و مسلمانان؟ سەرەتا بە ناوی خوای بەخشندە و میهرەبان لە خوای گەورە داواکارم ئەم بەرنامەیە و زنجیرە بەرنامانە بتوانێت هەنگاوێک بێ بەرە و دەوڵەمەندکردنی بواری حیزبی ئیسلامی بە تایبەتی لەم ناوەندەی کوردستان. گرنگی منهجیت لە هەموو کایەکانی معریفەیە، لە هەموو کایەکانی سلوکە، یعنی ڕەفتاری ڕۆژانەی ئینسان، چوەکو تاک چوەکو کۆمەڵ وەکو گروپ وابزانم شتێکە زۆر ئاشکرا و پێویستی بە بەڵگە هێنانەوە نییە. بە تایبەتی فکر بۆ خۆی چالاکیەکی منهجیە. وەکو کاک دکتۆر ئازاد فەرمووی منهجیانی ڕێگاش سەرەتایەکی هەیە و ئامانجێکی هەیە، دەستپێکێکی هەیە و کۆتاییەکی هەیە. لە بینی دەستپێک و کۆتاییە ڕێگایەکمان هەیە، ئەم ڕێگایە بێ ڕۆشن بێ، ئەبێ چ بۆ ئەو کەسەی کە بیر ئەکاتەوە، یعنی وەکو لایەنی تیۆری، چ بۆ ئەو کەسی پیایە ئەڕوا وەکو لایەنی عەمەلی. ئەم مەوزوعە مەوزوعێکی بنەڕەتیە لە فکری ئینسانیە، یعنی هەر لەو ساتە وەختانەوە کە فەلسەفە دەستی پێکردووە، فکری ئینسانی کەوتۆتە جوم و جوڵ بۆ ناسینی یا بۆ زانینی شاراوەکانی بوونەوەر و گردردون. بیرمەندە گەورەکان بیریان لەوە کردوتەوە ئەم عملیە فکریە، ئەم پرۆسیسە هزریە پێویستی بە نەخشەی ڕێگا هەیە، نەخشەی ڕێگا. ئەستە سیاسەکان باسی نەخشەی ڕێگاکەن، لە پێشا بێ ڕێکەوین لەسەر ڕێگاکە و نەخشەی ڕێگاکە، ئەو ساتوانین پیا بڕۆین. وەکو شاعرە کوردەکە ئەڵێ سەفەری ناوبەڵەدی ناخۆشە. تۆ کە تەنانەت سەفەرێکەکەی هەبێ خاڵی دەستپێکردن و خاڵی کۆتایی و ئەدەبیاتی ناوڕێگاکەش، ئەتەکێتی ڕەفتارکردن لەگەڵ ئەو شتانەی کە دێنە ڕوود، چونکە ڕێگای فکرکردنەوە ڕێگایەکی مەفروش نییە بە گوڵ و بە شتی جوان، سەیران و گەشت و گوزارێک نییە لەو ڕۆبۆ، چونکە مامەڵەکردنە لەگەڵ ئاڵۆزیەکان و لەگەڵ ئیشکالیاتی فکری ئینسانی. بۆیە قسەکردن لەسەر منهجە دوتم کارێکی زۆر بنەڕەتیە و ئێستا بۆ بە عیلمێک، بۆ بە زانستێک کە پێوتێ میتۆدۆلۆجیا یاخود علم المنهج یا علم المنهجیە یا لۆجیک بە هەموو شێوەکانیەوە، لۆجیکی بیرکردنەوە بە تایبەتی ئەرسطۆ کە منطقی دامەزران، منطقی تەدوین کرد، دوای ئەویش چەندین سەدە منطقی ئەرسطۆ زاڵ و بەسەر بوارەکانی فکری ئینسانیە، دوای ئەوە گۆڕانکاری هات بەسەر ئوسلوبی بیرکردنەوە و منهجی بیرکردنەوەیە تا ئەگەینە ئێستا ئێمە چەندین مەداریسمانەیە کە قسە لەسەر منهج و منهجیەتەکەن. لە زانکۆکانە دەرسێکی زۆر گرنگ هەیە بەڵام ئێهمال کراوە و بە شێوەیەکی لاوەکی مامەڵی لەگەڵەکرێ کە منهجی بەحس و ڕێبازی توێژینەوە و لێکۆڵینەوەیە. ئالەم اختصاصەیە چەندین تیۆر هەیە، چەندین نەزەریات خراونەتە ڕوو کە ئێمە توانین ئاماژە بۆ هەندێکیان بکەین.
ئەمجا دوای ئەوە ئەتوانین ئاماژە بۆ مووقیفی بیرمەندانی مسلمان، چونکە ئیسلام بڵێ منهجێتی ئیسلامی بەو معنایە ڕاستە بیرمەندانی مسلمان چۆن مامەڵیان لەگەڵم زانستە کردووە لە سەرەتاوە تا ئێستا و لە قورئانە ئەمە چۆن بەرجەستە بووە لە قورئانە، چونکە مەیدانی عملی بۆ منهجێتی ئیسلامی لە قورئان و لە سنەتی پێغەمبەرایە صلی الله عليه وسلم. دکتۆر عفوان مەسەلەی جەناب باس لەوت کرد کە بەرچاوڕوونیەک بۆ ئەو کەسەی کە کەوتۆتە ڕێ لە مەسەلەی کار و پرۆژەی ئیسلامیە، کەسێک بەڕێەکەوێ بۆ قۆناغی کۆتایی پێویستی و بەرچاوڕوونی هەیە. ئەمە ئەگەر قسە لە جانب عملیەکە بکەین، دکتۆر تاها جابر علوانی بەڕەحمەت بێت لە یەکێ لە کتێبەکانیە ئەبعاد غائبة عن فكر وممارسات الحركات الإسلامية المعاصرة مسألة غياب منهجية الغائب الأكبر يا الغائب الأولنا أوكا إما يستابون واقعي عملي من هي توانين بلين حركات إسلامية معاصر لعالمي إسلامية شون مثلا معاملان لقل منهجية كردوه مثلا دەتوانین بڵین موفق بوون لە تەبەنی کردن یا لەبوونی منهجێتێکە یا ضرورەتی ئەو قەزەیە بۆ لانی کەم ئەم دیوە عملیەی کار و پرۆژەی ئیسلامی چییە؟ خۆی بە ئیطلاق قسەکردن ئەوە بەڕەهایی قسەکردن شتێکی زانستی نییە، یعنی کە بڵین کاری ئیسلامی کە مەفهومێکی زۆر فراوانی هەیە و جوغرافیایەکی فراوان و بەرینیشی هەیە تۆ ئاوە بە مطلقی بڵێ منهجێتی نەبووە نە، بەڵام بە شێوەیەکی بەرجەستە ئەتوانی بڵێ زۆربەی ئەو کەسانی کە متەسەدین بۆ کاری ئیسلامی لە منطلقێکی عاتیفی و سۆزداریەوە هاتوون تەبەنای مەشروعی ئیسلامیان کردو، ینی جۆرێک لە هەستکردن بە ئینتیما، ینی زاتیانە چونەتە ناو مۆزوعەکەەوە. بەڵام ئەوە مانع لەوە نییە کە بیرمەندە گەورەکانی ناو تەیاری ئیسلامی فعلەن بە شێوەیەکی ڕێکوپێک بە شێوەیەکی منهجی نەخشەیان داناوە بۆ ئەوی ئەم کارە چۆن بکرێ، کە ئەوەی ئەمە ئەتوانین بەشێ لە قسەکانمان تایبەت بین بەوە. بەڵام جاری وایە منهجێتی زۆر مەدرسەی زۆر وەکو تەنانەت لە ئەگەر کەسێک پسپۆڕ نەبێ لە بواری یاسا یا لە بواری زانستی دەروون ناسی کە ئەچێت تەماشاکە ڕێگا و ڕەوش و ڕێکاری زانایانی بوارەکە جیاوازن، پێی وایە ئەمە فەوزایە، پێی وایە فعلەن فەوزا دروست دەکا. مەجموعەیەک مۆسیقار کە خەریکی ژەنینی مۆسیقای خۆیانن بەزمێکی ئەگەر یەک نۆتە کۆیان نەکاتەوە هەرکەم بە کەیفی خۆی لێبدا چی دروستە بێ، ئەو هارمۆنیی کە پێویستە دروست نابێ. حرەکاتی ئیسلامی یەک بە پێی مەدرسە جیاوازەکان منهجی تایبەتی خۆی هەبووە، ڕێکاری منهجی خۆی هەبووە، بەڵام لەبەر ئەوەی تەنسیق و تەکامل لە بینیانە نەبووە ئەو ناتەباییە دروست بووە کە ئێمە ئێستا ئەیبینین. ئەو ناتەباییە مرۆڤێک کاتێکە کۆ ئەندامەکانی لەشی پێکەوە تەبان پێکەوە کارەکەن خانەکانی لەشی پێکەوە تەبان ئەو کابرایە لەشی ساغە ئەو کەسە، بەڵام کاتێک کە ئەو تەباییە نامێنێ ئەڵێن تووشی فڵان نەخۆشی بۆ نەخۆشی کوشندە. نەخۆشی کوشندەی کاری ئیسلامی لە نەبوونی منهجانیە، لە بوونی منهجێتی جیاواز و نەبوونی تەنسیق و تەکاملایە. جا بۆیە کاتێک کە باحیسێک توێژەرێک مفەکیرێک بەبێ منهجێتی دیاریکراوە ئەچێتە ناو بەحسێکەوە، پێش هەموو شتێک ئەمەلی قبول ناکرێ، چونکە پێڵێن تۆ ئەو نەتائیجانی کە بەدەستیێنی لەم بەحسە و نەتائیجی غێر زانستین نازانستین و ناتگەیەنێ بەو مەبەستی کە تۆ ئەتەوێ و ناتوانین تێستیکەین، ناتوانین دڵنیابینەوە لی. لە فکری ئیسلامیە لە قورئانی پیرۆزە کە مەرجەیەکی ئەساسیە هەموو ئەم شتانە باس کراوە، بەڵام ڕەنگە لە سیاقاتی جیاواز، لە سیاقاتە کە پێویستی بە کەسێکی ئیستیمباتی ینی بێت هەڵی ئەنجێ یا بە شێوەیەکی ئیستیقرائی بێت بگەڕێ بەناو
دقەکانە بزانێ ئەمە چۆنە. مەسەلەن من هەندێشت باسەکەم لەو بارەوە لە قورئانی پیرۆزە هەموو ڕەگەزەکانی بیرکردنەوە ئەبێ مامەڵەی لەگەڵ بکرێ، مامەڵە ئەبێ لەگەڵ سروش بکرێ. قل سیروا فی الأرض، یعنی تۆ ئەبێ مامەڵەیەکی دروست بکەی لەگەڵ سروشت، لەگەڵ دەوروبەر، مامەڵەیەکی دروست لەگەڵ ئینسان بکەی. فلينظر الإنسان مما خلق. ئەمە هەر بەشێکە لە سروشت، بەڵام ئیمتیازی هەیە. ئینسان جیاوازە لەناو هەموو مەخلوقات و ئەفرێنراوەکانی خوای پەروەردگار. تەماشاکەی ئینسان ئیمتیازی هەیە، تایبەتمەندە. لەوێ تەماشاکەی فکری ئیسلامی، مەنهەجەتی ئیسلامی ئاوڕێکی جددیە داتەوە لە ئینسان. مامەڵەکردن لەگەڵ هەموو خەڵک، لەگەڵ هەموو فکرێک. الذين يستمعون القول فيتبعون أحسنه. يعني لێرە ناڵێ قەولەکە کێوتی، حساب بۆ ئایدۆلۆجیای کەسەکە ناکە. تۆ ئەبێ عەقڵێکی میعیاری تەبێ، بتوانی پێوانە بکەی، بەراورد بکەی لە بینی قسە جیاوازەکان، بیرە جیاوازەکان. کامی ئەحسەنە، یعنی لێرە ئەحسەن ئەوەیە کە کامی بەکەڵکترە. ئەمەش سیمای فکری ئیسلامی و مەنهەجەتی ئیسلامیە کە داواکە بیرێکت هەبێ بەکاری خەڵک بێ، بەکاری ژیانی خەڵک بێ، بتوانێت گرێکۆڵەکانیان یا گیر و گرفتەکانی بۆ چارەسەر بکە. لایەکی تر کە دکتۆر ئازاد ئاماژەی پێدا، لە ئیسلامە وەسائل هەیە و غایات هەیە. بۆیە لە مەنهەجەتی ئیسلامی مەنهەجەتێکی مەقاسیدیە، یعنی مجموعەیەک چەمکی گشتی، مجموعەیەک بایەخ و بەهای گشتی ئەکا بە ئامانج بۆ هەموو پرۆسەیەکی بیرکردنەوە. ئایا ئێمە ئەو باسی کەیکەین، ئەو توێژینەوەی کەیکەین لە خزمەتی چی مرۆڤایەتیایە؟ لە خزمەتی ژیانیایەتی، لە خزمەتی کەرامەتیایەتی، لە خزمەتی ئاسانکاری تەعاملیایەتی؟ ئایا تا چ ئەندازێ لەگەڵ ئازادیەکانی مرۆڤ، لەگەڵ مافەکانی مرۆڤ، لەگەڵ ئەمانەیە ئەگونجێ؟ ئەفۆن کاک دکتۆر، بەر لەوەی بچینە ناو بڕێک بە خێرایی بتوانانی ئەومان پێ بڵێ. طبعاً ئەمە پرسیارێک بوو، ویستم لە بەڕێز دکتۆر ئازادی بکەم، بەڵام پرسیاری تاواکرد لەوە دەکەم مادام جەنابەت ئاماژەیەکت پێدا. ئەوەی بەڕێزت ئێستا باسیەکەی ئەتوانین بڵێن بەشێکە لە بنەماکان و نیشانەکانی مەنهەجێتی ئیسلامی کە ئێستا زانایان و بیرمەندان باسییان کردووە. ئەگەر ئیزافەیەکت هەیە لەو چوارچێوەیە غیری ئەوی باست کرد کە بە دیدێکی مەقاسیدیەوە ئیسلام یا زانایانی موسڵمان کارەکانەکەن، ئەگەر شتێکی تر هەبێ مەنهەجەتی ئیسلامی بڵێ لە چەند خاڵێکە خۆی بینێتەوە. مەنهەجەتی ئیسلامی یعنی لە هەموو بیرمەندێ، لە هەموو توێژەرێک داوای ئەم تایبەتمەندی و خەسڵەتانەیەکە کە بە بەردەوام بوون لەسەر کارێکی بەدەستی بێن. یەکەم ئەهلی نەقد و تەحلیل بێ، بتوانێ ڕەخنە بگرێ، شەر نییە هەر شتێک نووسرا بڵێ وایە، و ئەو شتێکی کە نووسێ بتوانانی تەحلیلی کەی بۆ ڕەگەزەکانی، بۆ توخمەکانی، بۆ عناسری، و بتوانی عملەیەکی تەرکیبی بکەی لە بینی زانستە جیاوازەکانە. یعنی هەموو زانستەکان خزمەت بە یەک ئامانجەکەن، ئەویش ناسینی بوونەوەرە، و لە ناسینی بوونەوەرە تۆ ئەگەی بە ناسینی بەدیهێنەری بوونەوەر، و لە ناسینی بەدیهێنەری بوونەوە ئەتوانی تەکامل بۆ خۆت دروست بکەی بەرەو ئەو کەمالە بڕۆی کە خوای پەروەردگار لێتی داوا کردووە. ئەبێ بتوانی پێناسەی دروست و تەواو بۆ چەمک و بایەخ و شتەکان بەدەستبێنی، و هیچ شتێک بەبێ بەڵگەوەر نەگریت. هیچ شتێک، یعنی تەقلید، چاولێگەری، و بە دوای زۆری نەکەوتن. دوای زۆر خەڵکێکی زۆر ڕەنگە بیر و بۆچوونێکی هەڵیان هەبێ، تۆ ئەبێ وا بکەی داوای بەڵگە لە زۆرینەیە بکەی کە ئیدعای حەقیقەتەکە. چ جای کەسێک کە بەتەنیا خۆی ئیدعای حەقیقەتەکە کە کەواتە بەڵگەویستی، شیکاری، ڕەخنەگرتن، ئەزمونکاری، ئەمانە بریتین لەو بنەمایانەی کە مەنهەجەتی ئیسلامی لەسەری دادەمەزرێت. زۆر باشە، زۆر سپاس. بەڕێزان دەچینە ناوبڕێکی کورت و پاشان دێنەوە خزمەتتان لەگەڵمان بن. بۆ بنیادنانی فکرێکی ڕەسەن و میانڕۆ، بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی، بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست، سەمتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارە هێنانە گۆی
دەقە پیرۆزەکان و چۆنێتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا. سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری. لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان ئەکاتە بنەما سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجە لە بڵاوکراوەکانی سەنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت. دووبارە سڵاو بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی ئاسۆکانی هزر. بەڕێزان لە تەوەری پێشووە بەشی یەکەمی بەرنمەکە گەیشتینە سەر مەسەلەی بنەماکان و نیشانەکانی مەنهەجێتی ئیسلامی بەڕێز کاک دکتۆر باسی لێ کرد. بەشێک لەو پرسیارە و لەگەڵ پرسیارێکی ترە ئاڕاستەی دکتۆر ئازاد دەکەین. ئەگەر ئیزافەیەکت هەبێ بۆ ئەوەی کاک دکتۆر باسی کرد سەبارەت بە بنەماکان و معالیمەکانی مەنهەجێتی ئیسلامی چییە و پاشان ئەمەش دەبەستمەوە بە پرسیارێکی ترەوە. چی منهجێتی ئیسلامی جیا ئەکاتەوە لە منهجێتەکانی غێری خۆی لە ئێستادا بە تایبەتیش کە دیارترین منهجێت وەکو زانایان و بیرمەندان باسەکەن منهجێتی غەربیە. چیوە ئەکات کە ئێمە هەست بە جیاوازیەک بکەین یا هەست بەوە بکەین کە ضرورە ئێمە وەکو مسلمان منهجێتێکی ئیسلامیمان هەبێ و خاوەنی جیاوازی و تایبەتمەندی بێ لە چاو منهجێتەکانی غێری خۆی. بەڵێ وڵا ئەگەر شتێکی زیادم بۆ ئەو خاڵانی کە کاک دکتۆر سەباح باسی کرد شتێک زیاد کەمەویش ئەوەیە کە ئینفتاح کراوەیی لە مەسائلی فکری باڵێن لە منهجێتی ئیسلامی واتە منهجەکە کراوەیە بۆ غەیری خۆی منهجێکی داخراو نییە. جا ئەو ئینفتاح و کراوەیە کراوەیە حقیقەتەن لەو منهجە دەوڵەمەندی دەکات. ئەوە لە هەمان کاتیشدا ئەرچی تۆژەر یاخود ئەرچی ئەو کەسێک کە تەبەنای ئەو جۆرە منهجێتەکە قورستر دەبێت. ئەو باڵێن خاسەتی ڕەخنە گریەی کە کاک دکتۆر باسی کرد ئەویان دەبێتە زۆرێک لە فلتەر ڕاستە تۆ کراوەیت هەیە بەرامبەر بە هەموو بیرۆکەکان بەرامبەر بە هەموو باڵێن مەدرسە و مەناهیجەکان بەڵام لە هەمان کاتدا تۆ ڕەخنەگرانە تەمەشیان دەکەی واتە کراوەیی بەمانای ئەوە نیە کە تۆ قبوڵی هەموو شتێک بکەیت و قبول بە بەڵگا هەروەک ئەسڵێکی قورئانیە کە دەفەرمێ قل هاتوا بورهانەکم ئین کنتم صادقین. هێنانی بورهان و بەڵگە لەسەر هەر ئیدعایەک ئەوە با بڵێن بنەمایەکی سەرچیە لە بنەماکانی فکری ئیسلامی. شتێکی تریش کە حقیقەتەن بمەوێت زیادی کەم مەسەلەی بە کەم تەمەشانەکردنی کاری خەڵکی ترە. ئەوەش بەشێکە لە منهجێتی ئیسلامی کە قورئان دەفەرمێ وەلا تەبخەسوا الناس ئەشیاءهم واتە بە چاوێکی کەم تەمەشای کاری ئەو شتانە مەکەن کە خەڵک پێشکەشی کردووە. لێرکانە شتەکان تەنیا شتی مادی ناگرێتەوە بەڵکو ئەو با بڵێن بەشداریە کللتوریەی کە کۆمەلگای مرۆڤایەتی کردوێتی واتە منهجێتی ئیسلامی بە مانای نەهێشتن و لادان و یاخود با بڵێن بەسفرکردنی منهجەکانی تر نییە بەڵکو کراوەیە و تایبەتی کراوەی بۆ لایەنە ئیزابی و باشەکان کە ئەوە دەمباتە سەر وەڵامی پرسیاری دووەم کە ئەو جیاوازیە سەرچیانە چینە کە لە نێوان با بڵێن منهجێتی ئیسلامی هەیە لەگەڵ منهجی ڕۆژ ئاوایی لە مامەڵەکردن لەگەڵ معریفەت. جیاوازیەکان لە ئاستی جودا جودان لە ڕاستیدا با بڵێن یەک لەو جیاوازانێک کە باسی بکەم پشتبەستن بە سەرچاوەی زانیاری. منهجێتی با بڵێن غەربی یاخود ڕۆژ ئاوایی سەرچاوەکانی زانیاری تەنیا لە واقع وەردەگرێت تۆ بۆ غەیب بەڵێ 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 ناجێت تۆ بۆ غەیب ینی ئەوەی کە بەرجەستەیە ئەوەی کە دەیبینی ئەوەی کە دەتوانی قیاسی بکات ئەوەی کە دەتوانی تێبینی بکات بەمانایەکی تر با بڵێن منهجێتی غەربی منهجێتێکی مادیە. طبعا ئەوە مانای ئەوە نییە کە لەو دوایە بە تایبەتی لە هەندێک لە با بڵێن بەپێی ئەو بوارێک کە من حەزم لێ ئەو ئیشی لەسەر دەکەم لە بواری دەرونزانی هەندێک
گرنگی زیاتر لایەن نامادیەکان دراوە تقریبا لەو 20 ساڵی دوایی بەتابەتی ئەوەی کە پەیوەندی بە مەسائلی ڕۆحانیەتەوە هەیە بەڵام ئەو خاصەتەی کە باڵێن زاڵە بەسەر فکری غەربی ئەوەیە فکرێکی مادیە کە دەڵێن فکرێکی مادیە بەو مانایە ئەوەی کە هەروەک بەڕێزیشت باس کرد سەرچاوەکانی غەیری تێبینیکردن و ملاحەزە و تەجریب یاخود تەجروبە نایکاتە سەرچاوێک بۆ زانین و معریفەی خۆی ئەوەش پێمان دەڵێت کە تەمان لە بەرامبەرە ئەوەیە منهەجێتی ئیسلامی منهەجێکە کە پشت بە هەردوو دەبەستێت واتە هەم پشت بە لایەنە مادیەکە دەبەستێت جیهانی واقعی مادی کە هەمانە و هەم پشت بە سەرچاوەکانی تر دەبەستێت کە باڵێن لای ئێمە وحیە لە قورئانی پیرۆز و لە سنەتی پێغەمبەر دوودی خوای لەسەر بێت کە ڕەنگ دەداتەوە بەمانایەکی تر ئەگەر بڵێن منهەجێتی ئیسلامی منهەجێکی ترانزندنتەڵە واتە تەجاوزیە تعالی و تەجاوزی ئەو واقع مادیەی دەکات کە مرۆڤ خۆی تێدا بینتەوە بۆ ئاستێکی بەرزتر و باڵاتر جیاوازێکی تر کە دەتوانین باسی بکەین لە نێوان منهەجێتی ئیسلامی و منهەجێتی غەربی ئەوەیە لە منهەجێتی غەربی معریفەت پێش وجوودە ئەگەر ئەو قسەی ڕینە دیکارت کە با بڵێن بە دانەری یاخود یەک لە دانەرە گرنگەکانی منهەجێتی غەربی دادەنرێت کە دەڵێ من بیر دەکەمەوە کەواتە من هەم ئەنا ئوفەکر ئیدەن ئەنا مەوجود مانای وایە وجودی خۆی بوونی خۆی لە دوای بیرکردنەوەکەی دێت کە دەڵێ من بیر دەکەمەوە کەواتە من هەم بەڵام لە یاخود با بڵێن بە مانایەکی فەلسەفی تر ئەگەر وشەیەکی فەلسەفی بەکاربینین ئۆنتۆلۆجیا لە دوای ئپسمۆلۆژیا دێ واتە وجودی من پشت بۆی دەبەستەوە کە ئایا من بیر دەکەمەوە یان نا و بیرکردنەوەش پرۆسەیەکی معریفیە بەڵام لە ئیسلامدا پێچەوانەیە لە ئیسلامدا وجود هەیە وجود پێشەوەی بەڵام ئیشی تو پێشەوەی با بڵێن تۆ درچی پێ بکەی یان درچی پێ نەکەی بەڵام کاری تو پرۆسە معریفیەکە دوای وجودەوە دێ واتە ئپسمۆلۆژیا دوای ئۆنتۆلۆژیایەکە دێ طبعا خاڵێکی تریش کە کاکتۆری شارتی پێکرد ئەوش ئەوەیە منهەجێتی غەربی منهەجێکی تەخەسوسیە یعنی بۆ نمونە ئەو کەسانی کە لە بواری زانستە مرۆڤایەتیەکان منهەجێتی توێژینەوەیان هەیە تەواو جیاوازە لەو کەسانی کە لە بواری بۆ نمونە زانستە کیمیاویەکان ئیش دەکەن جا ئەو زۆرە تەخەسوسیە ئەو نەبوونی تەکاملێک لە نێوان زانستەکان کە سیمەت و با بڵێن خاڵێکی جوداکەرەوەی منهەجێتی غەربی ئەوە لە ئیسلامدانێ لە ئیسلام پێسەوانەی تەکامل هەیە و کاتی خۆشی ئەو تەکاملە زۆر لە با بڵێن زانای مسلمانەکان خۆی دەبینتەوە بۆ نمونەی زۆر زانانەمان هەیە کە هەم زمانەوان بووە هەم فەقیه بووە هەم لە بوارێک لە بوارەکان با بڵێن لەوانەیە تەفسیری کرد بێت لەوانەیە لە بوارێک لە بوارەکان نووسین لەسەر زانستەکانی تریشە بۆ وەکو با بڵێن ماتماتیک یاخود وەکو بواری فیزیا وەکو بواری جوگرافیا کەواتە جۆرێک لە تەکاملی معریفی هەبووە لایوان طبعا بەڵام گوتمان لە فکری غەربی تەخەسوسی هەیە تەکاملی معریفی طبعا بۆ معنایی کە ئامانجی سەرەکی زانستەکان یان لە بوعدی تەوحیدەوە چۆنڵێ سەرچاوە دەگرن و هەمویان یەک ئاڕاستیان هەیە یەک غایەتیان هەیە کۆمەڵێشتی پەرتەوازەنین ئەوە ژێکێکە لەو شتانەی کە ئێستا دەتوانین بڵێن لە پاڵ منهەجێتە یا شان بەشانی منهەجێت پەیمانگای جیهانی فکری ئیسلامی کوردستان پەیمانگای جیهانی فکری ئیسلامی و سەنتەری زاهاوی کاری بۆ دەکەن پێم وابێ مەبەست لە تەکاملی معریفیش ئەو جەنابەت باسەکەی ئەوەیە هەر ڕوئیەکی تەوحیدی کە تۆ هەموو زانستەکان یەکەم تاوکەر یەکتری بندووە بە هەمویان ئامانجێکی باڵایان هەبێت کە چۆنڵێ مەنزوورێکی تەوحیدی عەقەدیەوە سەرچاوە بگرن بەڵێ فکرەی تەکاملی با بڵێن تەکاملی معریفەکە لەوە دێت کە داهێنەری ئەو بوونەوەرە هەمان ئەو کەسەیە کە بۆ نمونە کتابە پیرۆزەکانی دابەزاندووە لەبەرەوەی ناکرێت زۆرێک لە با بڵێن دژبەیەک و جیاوازیەکی جەوهەری لە نێوان کتابی با بڵێن کەونی لەگەڵ کتابی ئاسمانی هەبێت کتابە ئاسمانەکان بەوانەیە ئەوانەی کەواتە ئەو زۆرە تەکاملی کە لای ئێمە هەیە لە نێوان دیسپلینە جیاوازیەکان
لە نێوان تەخصصاتە جیاوازەکان کەوا دەکات بۆ نمونە کەسێکی وەکو من ڕاستە پسپۆرێکم دەروونزانیە بەڵام قسە لەسەر شتێکی ئاینیش بکەم لەوانەیە ئەو جۆرە دیاردەیە لە کەسێک نابینیەوە کە بە پێی منهجێکی با بڵێن غەربی یاخود ڕۆژ ئاوایی گەورە بوو بێ و گەشەی کرد بێت چونکە لای ئەو دەڵێ نا من ئاین بواری من نییە من قسە لەسەر دەروونزانی دەکەم بەڵام ئەویان نمونەیەکە لەوەی کە ئەو نمونێتە کەمەلی معریفوە جانابشت کە باسی فکری تەوحید کرد طبعا تەوحید یەک لەو بنەما یاخود سەرەتا بنەما سەرچیە سەرەتایەکانە کە ئاراستەی منهجێتی ئیسلامی دەکات طبعا ئەو منهجێتی غەربی حقیقەتەن ئیدعای ئەوە دەکات کە منهجێتی کە پێڵێن ڤالیو فریە واتە لە بەهاکان یعنی بۆ مانای دەڵێ ئێمە بێلایەنین ئێمە سەر ئێمە نەدژی بەهایەشی دیاریکراوین تەبەنی بەهایەشی دیاریکراو دەکەن بەڵام لە حەقیقەتدا کە بگەڕێەوە بۆ سەر بنج و بنەمە فەلسەفیەکانی منهجی غەربی ناتۆ دەزانی کە منهجیەکە با بڵێن لە ڕووی فەلسەفیەوە تەبەنی مەدرسەی مادیەت دەکات لەبەرەوەیە ئەو ئیدعایە لەوانەیە زۆر دروست نەبێت دەستخۆش دەگەڕێم وڵات من ئەوەندەی دراسەم کردو لە مەسلەی منهجێتی ئیسلامیە طبعا یەکێک لە ضرورەتی ئیتیمامدان یا زەقکردنەوەی بابەتی منهجێتی ئیسلامی دوو هۆکاری گرنگە یەکەمەوەی ئێمە کۆمەڵێ مەناهیجی ئیسلامی بڵێن شک دەبین لە توراسی ئیسلامیە ینی لە قۆناغەکانی ڕابردووە ئەمانە بەشێ لە زانایان پیان وایە چۆنڵێ دەستکورتن ناتوانن بە ئێستا ڕابگەن ینی پێویستە تۆم بە ئیسفادەکردن لە توراس لەو مەناهیجانەی کە هەبوو منهجێتێکی ئیسلامی معاصرێت هەبێت کە بتوانێت لەگەڵ واقع و لەگەڵ تەحەدیەکانی واقع یەک بگرێتەوە یازاڵ بێ و منهجێتێکی چۆنەوەی دەستکورد نەبێ وەکو منهجێت توراسیەکان خاڵی دۆمیژەوەیە کە بەڕاستی ئێمە وەکوی بەڕێزت باست کرد منهجێتی غەربی منهجێتێکە چۆنەڵێ لە بیئەیەکی ترەوە هاتووە لە خەلفیەت و پاشخانێکی ترەوە چ لە تەسەوور پاشخانێک بۆ پاشخانێکی دینی بێ کۆمەڵایەتی بێ یا جوگرافی بێ جیایە لەوەی کە ئێمە ئێستا لەم ناوچەیەدایە لە شەرقا هەمانە ئەمە تقریبان بە تەسەوری من یا بە دراسی من دوو هۆکاری سەرەکین بۆ ئەوەی کە ئێستا چ لەسەر ئاستی تاکە کەسی و چ لەسەر ئاستی مؤسسات لە عالەمی ئیسلامیا گرنگی بە منهجێت دەدر نازان بەر لەوەی دکتۆر ئەگەر جەنابەت سەرنجێک لەسەرەوە قسەیە هەبێ پێشەوەی پرسیارێکی تر هیچ هۆکارێکی تر هەیە وا بکات کە چۆنەڵێ ئەم بابەتی منهجێتی ئیسلامیە زیاتر بێنێتە بەرباس یاوا لە زانایان کات کە گرنگی زیاتری پێ بدەن وی گرنگەکە لەوەدایە نەتەوەی ئیسلامی وەکولایانی شەرعی وەکولایانی ئیمانی ئەو ئەرکەی خراوەتە سەر شان کە بەشدار بێ لە ئاوەدانکردنی زەویە بەڵکو و پێشەوایەتی ئەو پرۆسەیە بکە پرۆژەی ئینسانی موسڵمان ئەوەیە لەگەڵ خەڵکانی تر دەورێکی بنیاد نەریان هەبێ کاتێک کە بیرمەندێک یەتە ساحەی فکری تەماشاکە ئەو پێشەوایەتیە لە دەست دراوە تەماشاکە زانکۆکانی جیهانی ئیسلامی پاشکۆن تەماشاکە جیهانی ئیسلامی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە ڕووی فکری و لە ڕووی ئەمانەوە سەیری دەم و دەستی خەڵکی ترەکە کەواتە قسەکەی خۆت بیر نەچێت کەواتە دیارترین کێشە فکری و منهجەکانی ئێستا ئومەتی ئیسلامی چییە بەڕاو بە دیدگای جەناب یان یەکەم ئەوەیە بیریان لەوە کردوێتەوە چۆن ئەم ئومەتە ئینتیما و شناسی خۆی بپارێزێ چۆنی بەدەست بێنێتەوە و چۆن تەحدیدی مۆقعی خۆی بکە و تەحلیلی کێشە و گرفتەکانی ژیانی ئێستای بکە و بڵێ لەکوێوە سەریان هەڵداوە هۆکارەکانی چین و ڕێگاکانی چارەسەر چین بۆیە لەسەر ئەمە قسە کراوە ینی لەو کاتەوە کە ڕێنێسانسی ئیسلامی دروست بووە لە کۆتایەکانی سەدەی 19 و بەرایەکانی سەدەی 20 و بە درێژایی ئەو سەدەیە تاکوی ئێستا بیرمەندی موسڵمان بیری لەوە کردوێتەوە هۆی ئەم ئینحیتاتە چییە سەبەبی ئەم داڕوخان و داڕمانە چییە گەشتون بە چەند وەڵامێک
گرنگترین وەڵام ئەوەیە ئەزمەی فکر و ئەزمەی منهجێت هەیە. یعنی مسلمان بیر ناکاتەوە، خەڵک بیری بۆ کاتەوە، خۆی خاوەنی پرۆژەیەکی فکری و خاوەنی حزورێکی فاعیل و کاریگەر لەسەر ساحەکە نییە. ئەمە یەک. دوو ئەزمەی منهجێت بیر کراوەتەوە بەڵام تەحدیدی ڕێگا نەکراوە، یا ڕێگای جیاواز و ناتەبا دیاری کراوە، یاخود دەستی سیاست سەری شێواندووە لەو خەڵکە. یعنی بۆیە بینی لەلایەن زۆر بە لە بیرمەندان لە سەدەی پێشوە پێیان وا بوو ئەگەر بیرمەندانی مسلمانیا ئەو کەسانی کە هەمومی ئیسلامی و هەمومی نەتەوە ئیسلامیان هەیە ئەگەر دەسەڵات بگرنە دەست، ئەگەر بتوانن لە شوێنێک لە بۆقعەیەک لە پارچەیەک لە جیهانی ئیسلام ئاراستەکەری دەسەڵات بن، دەسەڵاتی سیاسی بن، ئەوە کێشەکە حەلەوێ. لە حاڵەکە کێشەکە زۆر لەوە قوڵترە پەیوەندی بە فکرکردنەوە و پەیوەندی بە منهجیەت و پەیوەندی بە ئامانج لە فکرکردنەوە هەیە. یعنی بیریان لەوە کردوێتەوە کە ئەبێ مسلمان ڕیادەی فکری عالم بکە. ڕیادەی سیاسی نەتیجەیەکی طبیعی ڕیادەی فکریە. یعنی تۆ ئەگەر لە ڕووی فکرەوە دەوڵەمەند بی، لە ڕووی زانست و زانیاریەوە دەوڵەمەند بی، بتانی بەشداریەک و پێشەوایەتیەکت هەبێ بۆ فکری ئینسانی، پێویست بە هەرا و بە خۆسوورکردنەوە و بە دەمارگیری و بەو شتانە ناکە. جیهان بۆ خۆی دەوری فکرەکە دەدەن. یعنی وەکو لە سەردەمە زێڕینەکانی ئیسلامە، چونکە مسلمانانی بەرەبەیانی ئیسلام خاوەنی پەیامێکی فکری، مەشروعێکی فکری، مەشروعێکی حەزاری بوون، زۆر بە ئاسانی توانیان بڵاو ببنەوە. زۆر بە ئاسانی خەڵک هاتن یەدخولونە فی دین الله ئەفواجا، بە ئەفواج و بە ئەمواج هات ناو پرۆژەکەوە و بەشدارە بوون. و ئەمان ئەو کەسیشی کە بهاتەیە، مەسەن کوردێک مسلمانە بوو، فارسێک مسلمانە بوو، تورکێ مسلمانە بوو، بەربەڕێ مسلمانە بوو، هندیەک مسلمانە بوو، ئەبوو بە ئیمام لەناو مسلمانانە. یعنی وەکو ئەوە نییە کە ئێستا ئێمە ئەگەر سێری ڕۆژئاوا بکەین هەوڵەدا عەقڵەکانمان ببا، بەڵام لەوێ سیبغەیەکی غەربیان پێدەدا، ناسنامەیەکی غەربیان پێدەدا و ڕێگانەدا بەوەی زانست و معریفە، کلیلەکانی زانست و معریفە و ئەوەی کە ئەبێ بە بنەما بۆ پێشکەوتنی وڵاتانی تر لەوێەوە بگوێزرێتەوە بۆ ئێرە. لە حاڵەکە لە بەرەبەیانی ئیسلامە و لە مەنزوورە ئیسلامیەکەوە ئەوە بە شێوەیەکی نهایی حافزە و جێگەی نابێت. هەر بۆ پشڕاستکردنەوەی قسەی جەنابەت لەم ڕۆژانەیەکی وەک شێخ عەبدولفەتاح مۆڕۆکە جێگیری ئەتوانین بڵێن سەرۆکی پارتێکی ئیسلامی دیارەوە جێگیری سەرۆکی پەرلەمانی تونسیشە باز لەوە دەکات لە پێنجەمین ساڵیادی شۆڕشەکانی بەهاری عەرەبیە کە یەکێ لە کێشەکانی ئومەتی ئیسلامی و بە تایبەتی وڵاتانی چۆن لە موسڵمان نشین ئەوەیە کە خەڵکی خاوەن زانست بۆ نمونە خەڵکی پزیشک، خەڵکی ئەندازیار بەرهەمێنن، بەڵام خەڵکی خاوەن فکر و خەڵکی خاوەن فکری گۆڕانکاری بەرهەم نایەنن. بۆیە ئەو باز لەوە دەکات دەڵێ ئێمە گەرمانێک گۆڕانکاری بکەین لە ناو ئومەتێکە ئومەتێک بەرینەوە بۆ سەرمەشقی حەزاری و ئەوە بە خەڵکی خاوەن فکرە کرێ. تۆ ئەگەر ڕێژەی مەسەلەن پزیشکێت یا ئەندازیارێت یا خەڵکی ترت زۆر بێ، معنای ئەوە نییە دەتوانی خاوەن فکری گۆڕانکاری بی. ئەمە لە مەجالێکی ترایەوە بۆ ئەوەش بەراوردێکا لە بینی مەسەلەن بەشێ لە وڵاتانی عەرەبی ئیسلامیە و لەگەڵ وڵاتێکی وەکو کۆریای باشوورە. ئێمە بەرنامەکەمان زۆری نەماوە، بەس پێم خۆشە دکتۆر چینە سەر باسێکی پرسیارێکی تر یا بابەتێکی تر. زۆر جار شتێک کە باز دەخرێتە ڕوو لە مەجای فکری ئیسلامیە، بابەتێک کە عنوانێکی تازەی هەبێ، پرسیارێکی تر بە دوایەت باشە لە مێژووی ئیسلامیە، لە توراسی ئیسلامیە ئەم شتە ڕیشەی هەیە یا ئەم شتە بە چ ناونیشانێکی تر یا بە چ ناوەڕۆکێکی تر هەبووە. ئەگەر ئێمە لە مێژووی ئیسلامیە چۆن منهجیەتی ئیسلامی هەبووە و زانایان قسەیان لێکردووە، منهجیاتی ئیسلامی هەبووە یا مەناهیجی ئیسلامی تر هەبووە، مەداریس و قوتابخانەی تر هەبووە، کامانە بوون و چۆن بوون؟ ئەگەر لە زەرفی یەک دوو دەقیقە جەنابەت بتوانانی پێمان بڵێ کە بەرنامەکەمان بەرەو کۆتاییە. بێگومان مێژووی ئیسلامی لە سەردەمی تەدوینی فکری ئیسلامیەوە ئەگەر حسابی بۆ بکەین، ئێمە نەک منهجەتی ئیسلامی، منهجیاتی ئیسلامیمان هەبووە و هەموو ئەم منهجیاتە ئیسلامیە زابطە و معیارەتی خۆی هەبووە.
زمانەوانەکانمان هەبوون، فرمودەناسمان هەبووە، مفەسیرینمان هەبووە، ئوسولیینمان هەبووە، فوقەهامان هەبووە، فەلاسیفە و حوکەمامان هەبووە، مەناڵتیقەمان هەبوو. هەموو ئەمانە بە مەنهەجێتی دیاریکراوی خۆیان بەشدار بوون لە دروستکردنی ئەوەی کە ئێستا پێوتری عیلمی مەنهەجیەت. بۆیە ڕەسیدێکی زۆر دەوڵەمەندمان هەیە، پێویستی بە ئیکتیشاف و دووبارە خوێندنەوە هەیە، پێویستی بەوە هەیە کە جارێکی تر ئاوڕی لێ بدەینەوە و لەم جۆرە بەرنامانەدا بە تەفسیل و پسپۆڕانەتر بڕۆینە. مەسەن بۆ نمونە سەیری کتێبێکی بەسیطی وەکو تەهذیب الکەلامی سعدی تەفتازانی بکەین کە شێخ عەبدولقادری سنەیی مەشهور بە عەبدولقادری مواجی شەرحی کردووە. لە بدایەتەوە نەزەریە ئەپیستیمۆلۆجیا، نەزەری معریفەمان بۆ باسەکە، ئەوە منهەجێتەکە. دواییەتە سەر نەزەری وجود، اینجایەتە سەر ئیلاهیات، اینجایەتە سەر نبوات، اینجایەتە سەر دوا ڕۆژناسی. ئەمە منهەجێتەکەیە، یعنی تۆ لە کەشفی خۆت و دەوروبەرەوە دەست پێەکەی، ئامانجەکەشت دیاریکردنی چارەنووس و بینین دوا ڕۆژی خۆت و مرۆڤایەتیە. ئێستاش ئەگەر ئێستاشی بەسەرەوە بێ بیرمەندێکی ئەمڕۆ لەوە زیاتر ئەتوانێت چی بکە؟ ڕەنگە ئالیات، شێوەی گوتار، زمان، قوڵی، تەنانەت مەجای عملیکردن و پراکتیزەکردن جیاواز بێ و گۆڕابێ. بەڵام ئەوەی کە زانە موسڵمانەکان لە بوارەدا پێشکەشیان کردووە تا ماوەیەکی زیاتر لە مەولاش بە بەشداریکردنی زانایانی ئێستاش و مامۆستایانی ئێستاش ئەتوانێت زەخمێکی زیاتر بدا بەم بوارە و بەم تێگەیشتنە. زۆر سپاس. کۆتا پرسیارم بەڕێز دکتۆر ئازاد، جەنابەت باست کرد تا ئێستا ئەمە نەگەیشتنێتە قۆناغی کۆتایی لە مەسەلەی مەنهەجێتی ئیسلامی، زانایان و بیرمەندانی ئیسلامی. ڕاستە ئێمە کە نەگەیشتوین، بەڵام ئەوەی کە ئێستا پێگەیشتوین لانی کەم ئەتوانین بڵێن بە هەردووباری ئاسووەیست و نییە، یعنی قۆناغێکی گەورەی بڕیەوە بابەتی مەنهەجێتی ئیسلامی کە لانی کەم لە نیوسەدەی ڕابردووە زیاتر تەرکیزی لەسەر کراوە. بۆ نمونە ئەوەندەی گرنگی بەلایانی معریفی فکری، ئەدەبی، هونەری، مەسەلەن کای سیاسی یا کایەکانی تر درا. ینی دەتوانین بڵێن لانی کەم زانایانی خاوەن ئەو دیدگایە لەو قۆناغە ڕازین کە ئێستا بابەتی مەنهەجیەت و دراسەکردنی پێگەیشتووە. ئەگەر لە ماوەی 1-2 دقیقە وەڵاممان بێتەوە زۆر سپاس. بەڵێ، خودی پرۆژەکە پرۆژەیەکی فکریە بە پلەی یەکەم، بەڵام لەو 30 ساڵی کۆتایی ڕاستە توانرا ئەو پرۆژە فکریە خۆی لە چەند دام دەستگا و مؤسساتێک بدۆستەوە کە ئەرچی سەرەکی و ڕۆڵی سەرەکییان ئەوەیە کە چۆن بتوانن با بڵین بەلوەرەی ئەو مەنهەجیەتە ئیسلامیە بکەن و هەروەها ئەو دام دەستگانە هەوڵی ئەویان داوە کە چۆن تێکۆشان و هەوڵ و موشارەکاتی نووسەر و بیرمەندە جیاوازەکان کۆ بکەنەوە لە بواری مەنهەجیەتی یاخود مەنهەجیاتی ئیسلامی و چۆن بگەنە خاڵە هاوبەشەکان تیاندا. جا لە ڕاستدا هەوڵ لەو بابەتە لە هەشتاکانەوە هەوڵ دراوەکە لە ڕێگای کۆڕ و کۆنفرانس و سمینارات خەڵکی کە خەم لە مەسائلی مەنهەجیاتی ئیسلامی دەخوا کۆیان بکەنەوە و هەروەها دام دەستگا و مؤسساتێک دروست بکەن بۆ تەبەنیکردنی ئەو با بڵێن ئەو خەمە ئیسلامیە کە بریتە لە خەمی مەنهەجیەت پەیمانگای با بڵێن جیهانی فکری ئیسلامیش حەقیقەتەن خۆی بە با بڵێن سەرمەشق دەزانێت لە تەبەنیکردن و هەوڵدان بۆ پراکتیزەکردن و دانانی زۆرێک لە مؤسسات و دام و دەستگای فکری کە لە وڵاتە جیاجیەکانی جیهانی ئیسلامی و غیری ئیسلامیش دەرەوەی جیهانی ئیسلامیش بۆ ئەوی ئیش لەسەر ئەو خاڵانە بکەن. جا کە دەڵێن وەکو پرۆژە ئێستا کۆتایی پێناتەوە، بەڵام حەقیقەتەن چەند هەنگاوێکی زۆر باشی بڕیوە لەو بابەتانە لە بوارە جیاجیەکان لە بەرەوەی باسی مەنهەجیەتی ئیسلامی دەکرێت لە ماملەکردن لەگەڵ ئەدەب، لەگەڵ شعر، لەگەڵ هونەرەکان بۆ نمونە، هەروەها لە ماملەکردنی لەگەڵ توراث، ئەمە چۆن بتوانین توراث دووبارە بیخوێنینەوە، خاڵێکی گرنگە. هەروەها با بڵێن ئەو دیدە رەخنەگریە لە بیرمەندی موسڵمان دروست کردووە کاتێک کە مامڵە لەگەڵ معریفەی با بڵێن غەربی دەکە و معریفەیەکە لەوێ دێت لە سەر ئاستی
فەلسەفی و نەزەریەکەی بێت یاخود لەسەر ئاستی زانستە کۆمەڵایەتیەکان بێت تاکو لەسەر ئاستی هەندێک لە زانستە سروشتەکان بە هەمان شێوە. زۆر سپاس. بەڕێزان بابەتی منهەجێتی ئیسلامی ئەتوانین بڵێن عنوانێکی هەمەکی عنوانێکی کولیە لەژێر ناوی منهەجێتی ئیسلامیە ئێمە کۆمەڵێک بابەتی ترمان هەیە کە ڕەنگە لە ئەڵلقەکانی داهاتووە لەگەڵ چەند بەڕێز و مامۆسایەکی ترا باسییان بکەین مەسەلەن منهەجێتی مامەڵەکردن لەگەڵ قورئانی پیرۆز، منهەجێتی مامەڵەکردن لەگەڵ فەرمودەکانی پێغمەری خوا، منهەجێتی مامەڵەکردن لەگەڵ کەلەپوری ئیسلامی، لەگەڵ کەلەپوری ئینسانی، لەگەڵ کەلەپوری ڕۆژئاوایی هاوچەرخ و هاکەزە. ئێمە لێرە هەوڵماندا تشک بخێنە سەر خودی منهەجیەت و بیناسیین وەکو دەواازەیەک پشت بەخوای پەروەردگار لە ئەڵلقەکانی داهاتووە زیاتر وردەبینەوە بۆ بابەتەکانی تر کە ئینشاڵڵا لە ئەڵلقەی داهاتووە باز لە منهەجێتی مامەڵەکردن لەگەڵ توراس و کەلەپوری ئیسلامیا دەکرێت. زۆر سپاسانەکەین و زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئازاد مامۆسای زانکۆ و ڕایشکاری ئەکادیمی سنتەری زاهایی بۆ لێکۆڵینەوەی فکری و بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی سەرۆکی سنتەری زاهایی بۆ لێکۆڵینەوەی فکری لەگەڵ ڕێزی براتان هاوژین عومەر بەڕێوەبەری تەنفیزی سنتەری زاهایی بۆ لێکۆڵینەوەی فکری. زۆر سپاس کە بە دیار بەرنامەکەمان و دانیشتن، هیوادارین بەدڵی هەموو لایەک بێ و توانی بێتمان ڕوونکردنەوەیەکی زیاتر لەسەر و بابەتە پێشکەشکەین. زۆر سپاس.